از خلک باجلور ما سازل دهو که جیم بگاوه عائله مال دهو که و اش آواره بومل ایرانه من آواره یادیتی بر هند سات من قصد کردستان کرو و از هاریکاریا آواره بکم و هاریکاریا ملت خوب بکم و از گلک اپ دل خوشم که از هاریکاریت کم زمیرم گلک یعنی مرتاحه. سەربازی ون ئەم جارە پزیشکێکی خۆبەخشە ئەو هەر لە سەردەمی شۆڕش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆمەڵگەی زێوە و شارۆچکەی شنۆ و لە چیاکانی کوردستان و تا ئێستاش لە دوای هاتنی تیرۆریستانی داعش ئەم ئەرکە مەزنەی لە ئەستۆ گرتووە. گەلەجە ساعت 5 سپێدە چمەت مەخزەنێدا ئەس دەرکێ مەخزەنش ڕەخیدی بە قفل دەم و از شتات که از ظرفا و که تو فکر بینی ظرفا داد گرم به حتی سیارتت از بارد کم از چما ناف کمپا آنده چما کمپت شنگاره یانده چما کمپ داودیه یانده چما کمپ گرماف که یانده چما باجت کندالا اول شوله منه یان اول کمپ ویره نزیکی دو که خانکه وارش. ئەم خۆبەخشە زیاتر لە 40 ساڵە ئەم پیشەی کردوتە ئامانج وەک ئەرکێکی پیرۆز خزمەتی هاو نیشتیمانیەکانی پێدەکات. ئەو ئافرەتە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە کۆمەڵگای زێوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵانی ڕابردوو بۆ لە باوەشگرتنی ئاوارەکان و چارەسەرکردنیان و تیمارکردنی برینی پێشمەرگەکانی ئەو سەردەما. هشت 2014 از آتما کردستان بوی ما خوب بخشل بره و من اجازه و ارگتی ظلامه خو او یه راضی بو و گلک او پشتوان منه که از آتما کردستان اشول کمل بره و برایت من پشتوانت منن اسمامل من پشتوانت منن عائله من همی پشتوانت منن که از ویر شول کمل خوب بخشم و هر جه که 2014 هشتهش از اکسرش چوبو ما شنگاره از شنگاره بوم شش هیوا پشتی شش هیوازا چویم کوبانه گلوج بدوی پیشمرگل کوبانه و پشتی شهر کوبانه جاره که دیازا زفریم هاتی ما کمپت باجید کندالا ملویر شولد کرد همیشه و جینده جاره ما 2 ویلاده 3 ویلاده ما هبون الکمپه مچ مشکله اک جینه بول گل برایت ازدیان گل کسا کلویره اگر هجوم اک جیل جه اکی هبا جماعت دا تلفن میکرد از گل جماعت چوم بریندار درماند کرد مهاری کاریا پیشمرگیت کرد یا وقت دیگه از جلکاتینم از درماناتینم از هاری کاریا پیشمرگات کم جلکاب درمان هر تشته که من پیچه ببیتن از ده هاری کاریه کم ئێرە کەمپی شاریایە کە دەکەوێتە شاری دهۆکەوە. ئەم خێوەتگایە نزیکەی 15,000 ئاوارەی ئێزدی لەخۆ دەگرێت کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا خێرخوازیە ناوخۆییەکانەوە بەڕێوە دەبرێت. لەم بەڕێوەبردنەش خۆبەخشەکان ڕۆڵێکی باش دەگێڕن بۆ گەیاندنی خزمەت و پێداویستیەکان. ئیدی لێرەوە چیرۆکە ناخەژێن و جۆرا و جۆرەکان دەست پێ دەکەن. چیرۆکی ئەم ئافرەتە خۆبەخشەش لەگەڵ ئەم منداڵانەدایە. ئەم منداڵانە بەشێکیان لە سۆز و خۆشەویستی دایک و باوکیان بێبەشکراون و لا خۆشی و چێژی تەمەنی منداڵی دابڕاون لە سروشتی ژیان و باوەشی گەرمی دایکی ڕاستەقینەیان. از هاریکاریا همی کسکیت کم من هاریکاریا شنگاره یا کدی ما هاریکاری باجید یا کدی اچما کمپ شرفدین هاریکاریت کم
چما رخمی سل هاریکاریا آوارات کم که افرو که ما هاریکاریا کری البات ماه هاریکاریا آوارا منا کری هکوت هاتن بایبوخ که شلالات هر آواره که الوا منطقه ها دیت از چون هاریکاریا وکری کمپاجی کمپ باجده کمپ برسوه چمشکوی گرماوا داودیه با عدر ارسیا اما همه از هاریکاری آواد کم سارا زۆر جار وەک دایکی ڕاستەقینەی ئەو منداڵانە مامەڵە دەکات و لە باوەشیان دەگرێ لێرە هاوکاری وەک جلوبەرگ و خواردن بەسەر ئەم خێزانانەدا دابەش دەکرێت بەشێک لەم هاوکاری و پێداویستیانەش لە چوارچەوەی کارە خۆبەخشیەکانی سارای خۆبەخشە از بو زاروکا لعبات بم اجلکات بم از هاریکار که او هندی زاروکت پیدا بوجیل دفمل باجده ایکو لاندک من بواید کری لاندک متکرین دانانه ویره حتی بو بچیکا شیر ما بواید کری حفاظه ما بواید کری هاریکاری متکرین واش دستم بید از هاریکاریت کم کچش دستم بید جیانم دا چیه از ده به هاریکاریه کم زاروکین این همی پیک وعده بجن بجید کردستان باشه 1 2 3 آرمان جا من او بو بس یا من هاریکاری بو که هاریکاری ملت خوب بگم چون گوهجی آواره بو مدلمی گلب ملت متصود وقتی مدید پشمرگه شهید بون آن بریندار بون آن بچی که خلکی آوارد بون و مگلگ نخوش بو چون اجی آواره بوم چکر میجی آواره ببون همی آواره مجم بهنده مدویاز بیمه کردستان بس خدمت ملت خوب کم چه تشتاگی دیم البرنینه ناز بو پاره هاتی ما کردستان و ناز بو چه منصبه که هاتی ما کردستان اگر من پاره بوید در سویده بم من منصب وید در سویده بم چه تشتاگی نویتن البره بس از بو خیراخو و هاریکاریا پشمرگا از هاتیم و آواره خدای تقصیر نکرد کیش آمد قنجینا خدای تقصیر نه خدای مردی دین تشتاش کچ کن مارا بین نوگه خود کچ کن ما کرد خدای تقصیر نکند کیشا کچ کن ما دلو جان سپاسیایی بکن بو خبات آوه و بردام دوباره مروبایتیه دا همشن بجه حمایه که بو مروبایتیه و شمجم دکتر سارا نیاسین روجت آواره و نخوشی ما دکتر سارا نیاسی خود کسانت خدان بدوی هاریکاری خلی کریه خدان همیشه کلی که هاریکاری آوه کریه تایبتیل که ناف کم پاشاری دا چندین جارا هاریکاریت تندرستگی هندی نخد کی ئەو ماوەی 3 ساڵە بەردەوام ئەم هاوکاریانە بەسەر ئاوارە و پەنابەراندا دابەش دەکات لە نێو هەموو ئەو کەمپانەی لە سنووری شاری دۆک و دەوروبەری هەن کاری کردووە. حتی وگاوه از ممنونی صحت دهوکه ما او گلک هاریکاریا منا کری و از ممنونی وانه ما تیما 122 و صحت دهوکه چکو هاوکاریا مت کرد یلا جارا من سیاره نبو از گلوات چوما محبرا چوما سنگ جپه گلوانه وکو دیجی کسی که دی چه حزبه که چه لانه که هاریکاریا من نکری حتی وگاوه پیوستی اب هاریکاریه هایی چکو من سیاره نین الویره از سیاره کرید کم روزهای انده جارا 100,000 120,000 از دم حق سیاره استشتاد به مداره چما کمپا
یان دچمه ناف پیشمرگا دی درمان ابو پیشمرگا بام یان دچمه محوری کسکه یان دچمه قصری جه پشتا تلحفر یان دم چمه رخی خاره باشی کو بارزانا یان دچمه دوبردان یان دچمه اسک موسل یان دچمه صدامیسل اول شوله منه همین روزه از الجهه کی چه کسی که شاری کاریا من نکری حتی بباوه یەکێکی دیکە لەو کارە گرنگانەی سارا کە هەموو ئاوارەیەک بەردەوام باسی لێوە دەکات پسپۆڕی و زیرەکی و بەهرەی سارای خۆبەخشە کە وەک پزیشکی پسپۆڕی ئافرەتان و لەدایکبوونی منداڵان سوودی زۆری گەیاندووە بە ئافرەتەکانی ئێرە ئەو چارەسەری تەندروستیان پێدەدات و ڕێگاکانی سەلامەتی کۆرپە و تەندروستی دایکەکەیان بۆ ڕوون دەکاتەوە و لە نزیکی شەوە چاوی لیان دەبێت سختی تگلکی باشه 12 سر 8 ای باشه چی درمانات خوی؟ نه خود درمانات داشتی حبیب مقالی تو خوی؟ نه خود چه حبیب؟ تا ئێستاش سەدان منداڵ لە سەردەستی ئەم ئافرەتە لەدایک بوون و چاویان بە ژیانێکی نوێ هەڵێناوە. نەخۆش بوو؟ کە خۆ سەپێت خۆت گرت؟ چێ بێت ئامالیکەن دەچێت شتێکی هیچ مشکلێکی نەبوو ئینشەڵا ساخ و سڵامەت بیتن. هر شب الکمپ باجده انداجا دو ایلاده هبون انداجا شب و روژا مسه چارک هبون بریندارک هباده درمان که درزید دانا من نساق دیتن ویره یعنی هر شوله که با منه کری الکمپه من خونه وکشه انداجا ساعت 12 شبه یک شبه اچو من آف کمپه مسختیر نساخه بچیک بانه جنگ بایه بلکه نشیا بازستان بو تقم بو بینن از چو من آف کمپه بن چادره مسختیر وانه و هاری کاریا درمانا جیمت کرد با کمپه یعنی دست من هات با چش دست من هات با من هاری کاریت کرد با خلک کمپه بچی کد بیده ایکو باب از گل حاجت کمیت کمپه ولی هات بون همید بجنم ماما اگه نسخه ناف کمپه هباب شوی داچین اگه تشتک چی ببا اگه مزا با نسخه که گله که ویگه دا فری پیس حف فرکینه دهو که ویلاده جیمت چو ویلاده اک نه هلاش کمپا بیتا دهو که هندی از الویره پشتی می جایی که هات منظر بس هندی از الویره چو ویلاده که هات با الحمدلله خودت علاجی هاری کار بود چه مشکلی که من نبود بچیک پیدا بود یک جار بچیک پیدا بود نفس نبود نفس های دویا کشای نفس هاتی و چه مشکلی که من نبود کسی چله نه هاتی هندی از الویره هاوکاتەوەی سارا زۆر گرنگی پێدەدات لە باوەشگرتنی ئەو ژن و کچانەیە کە لە ژێر دەستی تیرۆرستانی داعش ڕزگار کراون. سارا بە هەموو جۆرێک هاوکاریان دەکات بۆ ئەوەی باری دەرونیان بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی و بتوانن ژیانێکی سانا و دوور لە شەڕ و مەرگ و ئازارەکانی ڕابردوو بەسەر ببن. وحتى دكتوراني جبني كيكتشكا وكيجينا في عسكري في عسكري كنت نمت تجيني ما قلت تجيني مش مباورنا دكتوراني دكتوري في عسكري مقوشنا ما تبحال نبو؟ لا ها يعني بشتيني بشتيني وعيال ترجم تبو؟ ها؟ عيال ترجم تبو؟ لا مش ما قلت كري وبرنا السوري ومزبوعة سوري بونو مانينا عراقي ومش عراقي ما هي تلحفر مش تلحفر بنا موصل بس دمها موصل بوم اكيس داما اكيس برود ما اكيس هذه داما اكي وز بالما فلوجة
شد بيتم كيرا تديشي بيجم ازي فينها فحصتها بكم ازي درمانه بدا مثلا جاي كي تديشيتو بيجم از گیجم ايه و پشتم تیشه چناشم همی تعبیه نفسیه من تعبیه ئەم کچە کە تەمەنی تەنیا 18 ساڵە دوای هێرشی داعش بۆ سەرشنگال کەوتە دەستی تیرۆرستان و ماوەی 3 ساڵ دەست بەسەر کرا چیرۆکێکی زۆر خەمناکە ئەو کاتێک کەوتە دەست داعش تازە مارەکرا بوو هەزاران خەونی جوان و ڕەنگا و ڕەنگی هەبوو کە داعش بە خۆیان و ئاڵا ڕەشەکەیانەوە هاتن خەونەکانی ئەویشیان زیندە بەچاڵ کرد ژیانی تاریک داگەڕا و تا ئێستاش چارەنووسی دەستگیرانەکەی دیار نییە اوان روژه یکی دخول با گیش نبی باشه روژه دانه که دخول اختیتونانی بخور و پاشینی روژه یکی بگل پاشیمان خواهد من هاریکاریا آوارات کرد هاریکاریا پشمرگات کرد برینداره که با هاریکاریا کم ویلاده که با هاریکاریه کم تشتک پیویز با هاریکاریات کرد نه بس کار دکتریان کار دیمه همی کاره کرد من آن بطانیره ودای بو بچیکال شنگاره من زاده چکری شنگاره بو بچیکت آواره بچیکت بیدهی کو باب و همه تشتکی بو بچیکا کری و از گلکا پی دل خوشم و ضمیره من گلک مرتاحه تشتي مسارات به يعني كل حوال مسارات به كل حوالي في دنيا يعني أب شخص تبيني دستي فان دركت يمد به مقرتي يعني هاري كارياوي حالي في جنجي خرابة وقوتي ويرو كسر عوائلي في مالي نمايا وزممنونا مسعود برزاني ما يعني في تشتي ايش ديار ربك يعني احتمال يرو كچا ما هاتيا يرو بسي هنا عوائلي مالا هنا كرتي بينجي نفس بنو بيز نفس بنو سي نفس بو چه نفس بنو يعني خير ددوا سياتي دا نمايا همي يرو زار مالا منين يرو بيقولنا احتمال دوغي بيجوان تزاني بي زار مالا من دكتورة سارة اگه بیجین کم افراد بویا که هاتیا نوا پیشمرگا دا پیشمرگا یعنی دی چپران دا پیشمرگین بریندار درمان کرینه سرارای و همیه سردانا چندین محورا کریا یعنی چه پیشوازیا آوران کریا کلوپرسر آوران بلاف کرینه دکتورا سارا جنکا خبات کرده نه نکهه کود بیجین داستان خاکور که جدا دکتورا سارا دور هبویا حقیقت يعني تبيجي جنك تجيئنك خوش دا ولاتك خوش دا سويد دا همي تشتكي دس لي بردت بيتا ولاتك كشر وهمي آلوزيك لي ويتر حيوانا وينبيت إلا البروكة الشري نبيت إلا الهاري كاري نبيت إلا الخزمات نبيت براستي شانازية بيتكين جنك ويكي ساراي أفريكا حقیقت ام همی کرده و شانازی ببکن و جه گرینگی هم بید که شهیده که سر کرده شهیده که فرمانده شهید محمد حسن باجلوری گو با به نزدیک نیاز معایله و پیک بهم پیشمرگه بون ایرانه هم تو وقتی ده از گل باب خود شهید سلیمان بندی بوم از نزدیک عائله و نیاز سارا خانوی وقتی جی و که دکتره که مزامت کار کریه و حتی ویدیو مایجی من نیازش عائله که کرد پرورن آوارنه و آواره ولایت اروپا جی بوده دوای هێرشی داعش بۆ سەرخاکی کوردستان بڕیاریدا خۆشی و خۆشگوزەرانی ئەوروپا جێبهێڵێت و ڕوو لە بەرەکانی شەڕ بکات و هاوکاری و کۆمەک و داو دەرمان لەگەڵ خۆی بگەێنێت بە هێزەکانی پێشمەرگە ئەم سەردانی ساترەکان و تەواوی خاڵەکان و چەپەرەکانی پێشمەرگە دەکات بۆ پێدانی چارەسەر و ئاگداربوون لا تەندروستی هێزەکانی پێشمەرگە سپاس دکتۆرە سارا بوو ئەم هەموو ماندبوونا و هەوڵ و تێکۆشانی جەنابەت کە لە دەستپێکی شەڕی تۆرۆریستانی داعش لە هەموو میحوەرەکانی شەڕی دژەی تۆرۆریستانی داعش ئێمە پۆڕی جەنابەتمان بینیوە سپاس بۆ هەواژی و من هەندێک هاریکاری ژیای نەبوو وەکی هەمی جارێ بۆ برات خۆی پێشمەرگە و ئیشەڵڵا هەمی جاریش ئەز بەردەوام بم
بهاری کاریه اواج دست من بیداد. سارا سەرەڕای کەوتنە نێوتەمەن و لاوازبوونی جەستەی بەڵام هێزێکی زۆری لێبەدی دەکرێت. دەستەکانی بوێری و ئیرادەیەکی بەهێزیان پێوە دیارە لە هەڵگرتنی ئەم تەنە قورسانەدا. ئەو تشتی جلی پێشمەرگان هەستاڵی عەسکەری چاکیتی عەسکەری بخۆم دەکڕم لە سوید لە هاریکاریەمت کەم بچیک زەڵامە من هاریکاریت کرد بۆ من ئەم چیندکردن ئەمە ینی گران ئەش بێژمەوە دەیبەم بۆ پێشمەرگانە و حاڵێوە ئەڤەیە و هاریکاریەمت کە نەوژی گران نادەنە من گەلک و جلێ دیژیت ئەvê تەستینم ئەو پاوکاریە سوێدیانە دێڤجەریدا نویسم دچمە سمینارە ئەشێم خیلالێ حتماڵە هەفتەیەکی 10 ڕۆژە ئەس بیستانێ تشتی خڕکەمە سویدێ و ئەس بهنێرمە شاحینەبارد کەمە فرتکەمە کوردستانê dermana jî hindeka jî misteşfa harîkariya min kir tiştê wîladê xire misteşfaya harîkariya min kir Swîdê misteşfa Swêdî bajareke bijinê xwe dê Kosês misteşfaka mezin e Kosêsê harîkariya min gelek kir û hindek saydelî sê saydelî li bajarê me heyn ew jî harîkariya min bi dermana dikin. بس تبلته ولا هاتينا زربة ساكت هيك دينا عمو زانتو ديشكي جوان تخلت دست خوشوي صابينه ديشكي افي دهين دان مقاري اوصد لكي هيك دي وقت تاولي دا من افدي چي بيت افدي چي بيت او جل المحورات ولا هاتي افي دي دان مقاري هاتش شو دست اولي هاتين دليدن بس دبيله دست خو جوان بشوي جبر میکروب آیدیا دا توز آیدی چته باشه هم سال داره تو داری و دستکان مالی دی نگذار به شوی ده خود چه بیدن باشه ئەم خۆبەخشە چەندین کیلۆمەتری بڕیوە و وازی لە تەواوی بەرژەوەندەکانی هێناوە لە خوێندن و خانەوادەکەی دوور کەوتووەتەوە بۆ گەیشتن بە کوردستان و هەنگاونان بۆ لە باوەشگرتنی ئازارەکانی خاک و وڵات و هاوکاریکردنی ڕۆڵەکانی نیشتیمانی دایک کە بەرەنگاری دڕندەترین تیرۆریستانی جیهان بوونەتەوە. ئەم ژنە دڵێکی گەورە و قارەمانێتێکی بێسنووری هەیە. مەترسی وەختی ئەز محوەرە ناف شەڕیدا بریندار دەرماندکردن وەختی هاوند هاتنەمە وەختی تەلقەت هاتنەمە ئەم ترسیەکە geleka mezin bibûme tiştê me tirsî min dît gelekî li wêrê mesela şerê herdan şevekê 4 Daeş hatin xwe peqandin nav cemaetê de nav îshaf ve wîdiya da hatin da xwe peqînin bi îsa zêweyî we ve mesela elhamdülillah çiçê nebo ew xwe peqîn û hatine kuştin û çil kesekê nehat birîn pêşmerge wan e. لە دوای شەر دەستپێکی شەری تۆریستانی داعش هەر لەگەل دەستپێکی شەڕێکەدا دکتۆرە سارا هاتە کوردستان خۆی و خانەوادەکەی و لەگەڵ خۆی هاوکاریەکی یەکجار زۆری بوو ئاوارەکان و هەروەها بوو داو و دەرمان و پێداویستی بوو بەرەکانی جەنگ و خۆی چوە جیای شنگار بە هاوکاری لەگەل بەڕێوەبەرەتی تەندروستی دهۆک بنکەیەکی تەندروستیان لەسەر چیای شنگار دانا بوو چارەسەری پێشمەرگە بریندارەکان و هەروەها بوو چارەسەری ئەو ئاوارانە خوشکبرانە ئێزدی کە بوو چیای شنگار ئاوارە بوون پێمان خۆشە مەسن ئەو نەقا ئافرەتانە کە لە کورد هەڵکەوتون توانێ ئەوان هەیە کە لەسەر حسابی خۆیان و یاخود بە جوهدی خۆیان بتوانن ئەو خزمەتە بە پێشمەرگە بگەینن. نیاسینا من بۆ هێژا خانم سارا دۆسکی زڕت بوو و چالاکیت وێ یەوێ دماهیکێک و بە 3 ساڵە ناف هێزن پێشمەرگەهیدا و ئاوارەدا کاریت کرد بەری هینگێ من ئەو خوا شخصی نەدیتبی پشتی هینگێ من وەختی ئەو چالاکی دیتن مە سەرداناوێ کرد وەک ڕێزگرتن بوو کاری وێ پیرۆز ئەبدینا من زۆر یا چالاکە زۆر یا بزاوە gelek karê kirî ku ve 3 sala her tabaxa sala 2014 warê xwe Swêd ew cihêlê hêla li wêrê û hat eyalê xwe hêla hate nav pêşmergehî da ciya Şingarê. Ez li Îranê bûm akinciya ordîgahê zêve bûm min li vê dirkê şort kir li misteşfa zêve
باشی پشتی 5 ساله از چومه شنوی مشول که مستشفى شنوی هاریکاریا پیشمرگا مت کرد هاریکاریا آوارا مت کرد و همین گواش هر هاریکاریا پیشمرگا کردی چکو از خدا شهیدم بابم شهیده و مامم شهیده از چه جا جرکوا برناده راستی سارا خان ایک هر سویده هاتی خو بخش روژا اولی کو ابنها مدد پیدا بود کردستان شرع دجی داعش هاتیا خو بخشانه و شیر جنکی کار که مل پیشمرگی و جای شنگاره همی وان پروسیست آزاد کردن ناوچین کردستانی و حتی کوبانی جی پیشک دادی کریه ام وک حکومت هرما کردستانی بو وان نمونه ین کو بخشانه کار کنه و سارا خانو هر حواله که دی پراستی ام لی همی آسان کاریا بو کینو همو پشتبانیش دی بو کینه و کو بشیم در دوامیه بدن چون کو ما پیتوی پوان هیا خلکی پیتوی پوان هیا و پیشمرگت قهرمان جی پیتوی به اوا خلات برنامه سربازی اونا کانال کردستان 24 ایت پیشکش کرن بو هجا سارا خان بو همی او کاره مروایتی و خوب بخشی بروکن شری پیشکشی پیشمرگین قهرمان کری و هر وساجید ناف کمپین آورا و هر کسی که لقومای اوه سر 3 ساله هل کردستان حتی کوبان خدمت کری پیروزه خدا تو هجی دلت باشتری و انشالله سرکفتی بی.